پەرلەمان بە قۆنتەرات ئەمرە بە شەرتی دەنگ گۆرانی بێژە ساختەچیقەش لەولاوە بوەستێت ژمارەیەکی تر لەو شتە عەجیب و غەریبانەی ئەم بانگەشەیەم بۆ هێناون و پێتان دەڵێم بیرتانە جاری پێشوو پێم وتن خێزان هەیە پەرلەمانیان بە قۆنتەرات گرتووە هەموو خولێک دەبێت ئیلا یەکێکی ئەو خێزانەی تێدا بێت باسی چەندانەیەکیشم بۆ کردن کەسێک لە کۆمنت بۆی نووسی بووین کاکو هەر ئەوە نییە بیرت چووە هەمانە ژنەکەی لە پەرلەمانەکەی خۆمان سەرۆک بووە ئێستا پیاوەکەشی بۆم خولەی پەرلەمانی عێراق کاندیدا لە ئێستاوە بەو خێزانە بڵێن منداڵەکانیان ناونووس بکەن و دووسێ خولی داهات و نۆرەیان دێت ئەم هەڵبژاردنە شتی زۆر سەیریتیایە جاران لە کاتی بانگەشە هەندێک لە کاندیدەکان باتانی و زۆپا و پانکەیان دابەش دەکرد بەڵام ئەمەیان زۆر تازەیە کاندیدێکی لای خۆمان سەر و چل کەسی ناردووە بۆ ئەمرە خێری بوونوسێ و خوا قبوڵی بکە بەڵام پیاو لەوە دەترسێت کاتی دەنگدانەکە دەنگدەرەکانی لە ئەمرە بن و ڕەنجەکەی بەخەسار بچێت دەمێکە شاعیر لە مەرخۆمان وتوێتی وا عەجەب ماوم کە ماوم بۆ ببێتۆ نامرم وام دەزانی کەڵکی ئانی هجری دولبەر ناگرم شێخ و دەروێش و موڕید و جاهید و پیر و جەوان گەر بەبێ عەشقت موسڵمانن ئەوا من کافرم خوایە شوکر ببەشت بەس نەبوو کاندیت نەبووین جاخۆ هەرچی پارە و پولمان هەیە دەبوو بەم هەڵبژاردنە لە کیسی بدەین مەسەلەکە هەر پارەی پۆستەر و فلێکس و بانگەشە نییە یەکێکی وەک ئەمەت لێ پێیا دەبێت و پارە و پول لە گیرفانت ناهێڵێت ئەمە ڤیدیۆیەکی جوان بوو گیرفانی کاندیدەکەیان بڕیوە و یەکێ لەم دیۆوە داوای پارە دەکات و دەستێکیش لە گیرفانی کاندیدەکەوە وەجبە پارەی دەداتێ جامادەم هەر باسی پارەم کرد ئەوە دەڵێن لە هەندێک شوێنی ئەم عێراقی خۆمان نرخی کاتی دەنگدان گەیشتووە بە 500,000 دینار کۆمیسیۆنیش وتوێتی ئەم جارە غرامە و شتی تێدا نییە ئەوەی بزانین کارتی کڕیوە هەردووری دەخینەوە و نایاڵین بەشداری هەڵبژاردن بکات جا بڵێ وابێت ئەوەیان خوا خۆی زانێت هەندێک جار لە هەڵبژاردندا مەسەلەکە هەر پارە نییە هەندێک لە کاندیدەکان بەڵێن بە خەڵک دەدەن کە دایان بمەزرێنن لە خواروی عێراق چەند کاندیدێک ناوی خەڵکیان نووسیوە و وتویانەتە تانکەین بەحشت عەشتی شعبیش ڕوونکردنەوەیەکی داوە و دەڵێت باوەڕ بەمە مەکەن دامەزراندن هەر نییە ئەوە وەسیەت بێت لە منەوە بۆ خۆتان ئەگەر لای خۆشمان شتی وایان پێوتن و کاندیدێک هات وتی داتان دەمەزرێنم باوەڕی پێ مەکەن چونکە لە مێژە تەعینات نەماوە ئەم جارە هەم لای خۆمان و هەم لە عێراقیش وێنە دڵاندن زۆر بووە لای خۆمان باشترە تەقریبەن بەس لە ناوەڕاست و خواروی عێراق هەر مەپرسە ڕۆژ نییە پۆستەری چەند کاندیدێک کە لە پاچە نەخرێت ئێستا بەوە نەوەستاون لە هەندێک شوێن هەر پۆستەر و بیلبۆردەکان دەسووتێنن ئەمە لە ناوچەی سەدری بەغدایە گڕیان لەم بیلبۆردە بەرداوە ئەمەشیان لە ناحیەیەکی سەر بە بابلە کە ئاوایان بەم کاندیدە داماوە نەکردووە هەر لەم بانگەشەیە شتی زۆر سەیر و ناچوونیەک دەبینین هەندێک شوێن ئەوەندە پۆستەر و فلێکسی لێیە ژیانیان لە خەڵکەکەی تێغداوە هەندێک شوێنیش هەر دەڵێ هەڵبژاردنی تێدا نییە لای خۆمان گوندێک هەیە دەڵێ تا ئێستا هەڵبژاردنی پێنەگەیشتووە گەرەوانی سەر و لە ڕەواندوزە گوندێکە لە ناوچەیەکی شاخاویە هیچ فلێکسێک پۆستەرێک یاخود کاندیدێک نەچوە بەلایەوە ژیانی ئاسایی لە گوندەکە هەروەک ڕۆژانی پێش بانگەشەی هەڵبژاردنە پەیامنێری 964 ڕۆژتۆ سەردانی گوندەکەی کردووە لەگەڵ دانیشتوانی گوندەکە قسەی کردووە ئەوان خەریکی ئاژەڵداری و مەڕ و ماڵات و باخ و باغدارین ئەوەی لە بیریان نەبێت بانگەشەیە وەک دەڵێن لە هەڵبژاردننی پار و ساڵانی ڕابردوو هەندێک پەڕۆ پاتاڵ لە دەواازەی گوندەکە هەڵدەواسرا بەڵام ئەو ساڵ ئەوەش نییە دایکێکیش بەدەم مەڕدۆشینەوە قسەی بۆ 1964 کردووە دەڵە بەخوا هەڵی بواسن یان هەڵی نەواسن ئەمن دەنجی خۆم هەر دەدەم ئەمە لە خواروی عێراق شەروایە ئەم دیمەنە ناوچەی جمهوریە لە بەغدا بەهۆی ئەوەی خەڵک بایکۆتی هەڵبژاردنیان کردووە تاکە پۆستەرێکی لێ هەڵنەواسراوە عەکسەکەشی هەیە شەقا میوامان هەیە نە شۆفێر و نە ڕێبوار لەبەر زۆری فلێکسەکان ناتوانن پیای دابڕۆن عەلی قاسم گەنجێکی خۆشمەشرەبی شاری بەغدایە بۆ خۆشی ئەم ڤیدیۆیی کردووە عەلی بەسەر شەقامەکان دەدەڕوات و هەر فلێکسێک دەبینێت جارێ بە بنیدا دەڕوات و جارێکی تریش بەسەریدا دەڕوات
علی بۆ 1964 قسەی کردووە و دەڵێت ویستمە لە ڕێگەیەم ڤیددیۆەوە پامێک بگیرم کە حکوومەت خەمی هاتوچۆی خەڵشی نییە خۆی ئاڵی شۆستەخان خراپن جا ئەم کاندیدانەش ئەوەندەی دیکە وێرانیان کردووە تخوا بەر لەوەی بڕۆم با ئەمەشم لەبیر نەچێت ئەوە لای خۆمان گۆرانی بێژێک هەیە دوو مانگە بڕیکلامێکی سابوونێکی فەیک مێشکی بردوین ئێستا کە سابوون گیراوە و دەرکەوتووە ساختەیە دەیەوێت بە گۆرانیەک بۆم هەڵبژاردنە تێی بهێنێتەوە بەخوا بۆی نابێت جەجێک